ڕەشکردنی جام تا لە سەدا 30 ئاساییە بۆ هاوڵاتیان زۆرترین بڕی غرامەش دەگاتە 500,000 دینار و جاران خێرەترین ئاسی لێخۆڕین 120 کیلۆمەتر بوو لە کاشمێرێکدا، بەڵام ئێستا بەرزکراوەتەوە بۆ 140 کیلۆمەتر لە کاشمێرێکدا. یاسا تازەکەی عێراق لەسەر هاتوچۆ هەرای ناوەتەوە و زۆرترین بڕی غرامەش دەگاتە 500,000 دینار و لەمە دووە جامڕەشکردنیش لە عێراق تا لە سەدا 30 بە خۆڕاییە. ئەمە پرۆژە یاسایەکە کە لە ئێستادا لە پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە، بەڵام تا ئێستا نەبووە بە یاسا و دەنجی تەواوەتی لەسەر نەدراوە. چەند خاڵش تێدایە، من ئەمڕۆ لێرە بۆتان باز دەکەم. یەکێک لەو خاڵانی کە تێدایە مەرجی سەرەکی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری کە بۆ تەمەنە 18 ساڵە، واتە بێ کەسەکە 18 ساڵ تەواو بکات پاشان دەتوانێت بچێت مۆڵەتی شۆفێری دەربکات، بەڵام تاقیکردنەوەکانی قورستر و ورتر کراون و سیستمەکە سەرجەمیشی دەبێت بە شێوەیەکی ئەلەکترۆنی بۆ ڕایکردنی ئاساییکردنەوەی مامەڵەی هاوڵاتیان. یەشێک دیکە لە خاڵەکانی کە تێدایە سەبارەت بە غرامەیە کە لە سەدا 50 داشکاندن بۆ ئەو غرامانە دەکرێت کە لەسەر هاوڵاتیان کەڵەکە بووە، پاشان لە سەدا 25 واتە هاوڵاتیە کاتێکە غرامەیەکی لەسەر کەڵەکە دەبێت داشکاندنی لە سەدا 50 بۆ دەکرێت و پاشان یاخود زیاتریش. یەشێک دیکە لە خاڵەکان ئەوەیە بە پێی یاساکەی پێشوو کە لە ساڵی 2019 دەرچووە لە عێراق سیستمێک هەبووە بۆ پێدانی واتە دانی غرامە ئەگەر کەسێک مخالەفەیەشی بکردایە بڕەکەی 100,000 دینار بووە، ئەگەر لە ماوەی 3 ڕۆژدا پارەکەی ببردایە لە سەدا 50 داشکاندنی بۆ دەکرا. ئەگەر بەهاتایە و 30 ڕۆژ دوا بکەوتایە واتە ئەو بڕی 100,000 دەبوو بە 200,000 و دەبوو بە دەبڵ، بەڵام ئێستا ئەمە نەماوە، نەکەم نەزیاد ناکات. یەکێک دیکە لە خاڵەکان ئەوەیە زۆرترین بڕی غرامە لە یاساکەی پێشوو 200,000 دینار بووە، واتە ئەگەر کەسێک لە گڵۆپی سووری بدایە لە ترافیک لایتدا بڕی 200,000 دینار غرامی بۆ دەکرا، بەڵام ئێستا بۆ بە 500,000 دینار بۆ ئەو شۆفێرانی کە بە پێچەوانەی سایدەکان شۆفێری دەکەن، واتە ئەمە زۆرترین بڕی غرامەیە کە دانراوە. یەکێک دیکە لە خاڵەکانەوەی لە پرۆژە یاساکەدا خێرایی لێخوڕیش دیاری کراوە، جاران خێرەترین ئاسی لێخوڕین 120 کیلۆمەتر بوو لە کاشمێرێکدا، بەڵام ئێستا بەرزکراوەتەوە بۆ 140 کیلۆمەتر لە کاشمێرێکدا لە ڕێگا خێراکان و لە ڕێگاکانی ناوشاریشدا، واتە ئەوەی لە بینی شارەکاندایە 120 کیلۆمەترە لە کاشمێرێکدا و لە ڕێگا خێراکانی ناوشارەکانیشدا 100 کیلۆمەترە لە کاشمێرێکدا. یەکێکی دیکە لە ئەو خاڵای کە باس کراوە کە لە ساڵی 2009دا هاتووە پرۆژەی جامڕەشکردن بووە. ڕاستە بۆ کەسانی دەستڕۆیشت و خاوەندە سەڵات ئەمە ئاسایی بووە و ئەوان جامیان ڕەشکردووە، بەڵام لەم پرۆژە یاسایی کە ئێستا خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە ڕەشکردنی جام تا لە سەدا 30 ئاساییە بۆ هاوڵاتیان دەتوانن لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆکان بیکەن یاخود لە دەرەوە بیکەن. ئەگەر لەناو بەڕێوەبەرایەتی هاتوچۆکان بیکەن لەزگەی سپی لێ دەدرێت، ئەگەر لە دەرەوە بیکەن لەزگەی قاوەیی لێ دەدرێت و پاشان هاوڵاتیان دەتوانن هاتوچۆ بکەن بە ئۆتۆمبیلی جامڕەشەوە. ئەوەی کە هەیە ئەو ئۆتۆمبیلانی کە جامڕەشیان کردووە لە هەرێم کە بەرامبەر بڕێ پارە ساڵانە وەردەگیرێت، ئەو ڕێژەی کە دیاری کراوە لەلایەن بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆوە، لەمە دوای دەتوانن لە سەرتاسەری عێراقدا بەو جامڕەشەوە هاتوچۆ بکەن و کەس لێیان ناپرسێتەوە.